کە حەزیان قڕیم دیارەی کە داوا کردبوو کورسی شەحنەکە بۆمان هێناوێ باشە ما قوربان خێرتەگەی کورە بەخوا خێتانەگەی بەخوا چەندێکەوە مزگەوتەکە نەمتوانیە بڕۆن لەبەر ئەوە قاسم ئیژناکە بۆ ڕۆین بۆ ڕۆین داین پەرۆشیەوە بکە نەوەتوانێ بچی بۆ نەمتوانین بچین بۆ مزگەوت بە مقیمە چوومە مزگەوتەکە دەمە دواتر مزگەوتەکە ئەمەی هەردوو ئەمە تەر مزگەوتەکەی پێم تەرکی مزگەوتی پێ ئەرەوە ئێستا ئینشاڵڵا ئێمە بۆ کورسی شەحنەی کە لە ڕێی خێرخوازان بۆمان دابین کردین بەیەکەوە چین بۆ مزگەوت ئەو ئەچیتە هەر کۆڵانێک هەردوو ئاغای خێر بۆ ئێوەکە چوە خێر ئەەکەن بۆ ئەو بۆ ئەو حتا بێ زیاکەن حتا بێ بەرەو باشی و بەرە وەرزی ڕۆن ئەرێ بەخوا تۆ بانجی ئەدا نەوەتوانی بێ بۆ مزگەوت ئێستاکە ئەتوانی بێ بۆ مزگەوت ئەتوانم بێ بۆ مزگەوت سێڵم جوان جوان دوعای خێرتان ئەسم جەماعەت ئەوەی قسەی لێم کردیان ماکرد جەماعەت دوعای خێر بۆ ئەو جەماعەتە بکەن ئەو جەماعەتە خێریان بە من کردووە بە چەند کەس کردویانە لەگەڵ منە دەستگای بەخشینن ئەوانە خێر بۆ عالەمەکەن مانعەتیان نییە ئەرە وەڵڵا عالێم دوعا بۆ خێرخوازان بکەن خوا خێریان بنووسێ خوا خێر گشتە لایەکەنان بنووسێ